وەک هەموو ڕۆژێکاتۆتە شوێنی کارەکەی تا بە ئۆتۆمبیلە تەکسیەکەی بژێوی ژیانی پەیدا بکات. ڕێبوار ماوەی 14 ساڵە لە سلێمانی کاری شۆفێری تەکسی دەکات. ڕۆژێک لە دوای تەواوبوونی کارەکەی و لە کاتی گەڕانەوەیدا نامەیەک بۆ ژمارە موبایلەکەی دێت و تێیدا نووسراوە لە یەکێک لە شەقامەکانی ئەولێر سزەی هاتوچۆی بۆ تۆمار کراوە لە کاتێکدا بە پێی وتی خۆی ئەم ساڵ تەنانەت نەچۆتە بازگەی تاسڵوجەش نەک ئەولێر. من لێرەیشی تەکسیمە کرد تاکو تقریبان سعات 2 پاژنێ ڕۆیشی تەکسیم کرد و ڕۆژمە بۆ ماڵەوە. شەو نامەیەکم بۆ هاتووەڵێت تۆ لە هەولێر بوو لە شەقامی من و تۆ سەرپێشی کردووە 30,000 غەرامەت بۆ هاتوتەوە بگرە من ئەم ساڵ بێت و شارۆچکەی هەولێرشم شارۆچکەی دوکانیشم نەبینیوە نەگەشتمەتە ئێوەکانە. ڕێبوار تەنیا کەس نییە کە ڕوبەڕێ و کێشەیە بۆتەوە بەڵکو چەند کەسێکی دیکەش هەمان گرفتیان هەیە. هەندێک سزای کامێری تیژەوی و هەندێک سەرپێچی شوێنی هەڵی وەستانیان لە پارێزگای ئەولێر بۆ تۆمار کراوە بە جۆرێک خۆیان لە پارێزگای سلێمانی بوون بەڵام ئامادە نەبوون ڕوو لە کامێرا کێشەکانیان باس بکەن. چون بۆ دارایی مرور سەری کامێرەکانمان کەوتی یەک کامێرەیەکە دێ 71 ڕۆژتووی لە بازی مەلیک مەحموود لەگەڵ غەرامەیەکی 30,000 ئی هەولێر. وتم بەڵگەم بنن کە من لە هەولێر وتیەوە لە دەست ئێمانە بێت تۆ بەڵگەمان بیتێ. وتم بەڵگەی چیتان ئێوە منتان بە تاوانبار داناوە و کەم غەرامەتان کردومە بێ ئێوە بەڵگەم بنێ کامێرەیەکە بێ وەسڵەکە بێ شتێکە بێ ڤیدیۆیەکە بێ کە من لێوە بووم وتیەوە لە دەست ئێمانیەوە بێ بچی بۆ هەولێر لێوە بیسڕیتەوە. لەبەرەو کێشەوە پەیوەندیمان بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەولێرەوە کرد بەڵام ئامادە نەبوون ڕوونکردنەوە بدەن. هاوکات بە پێی زانێرانەی دەستکورسات نیمس کەوتون کێشەکە لە هەڵەکردنی سیستەمی هاتوچۆدایە و پەیوەندیدارەبوو تابلوانەی کە هەمان ژمارە لەگەڵ پارێزگەکانی دیکە و ئەو کەسانی ڕوبەڕووی کێشەکە بوونەتەوە دەبێت بچنە پارێزگای هەولێر و سکاڵای یاسایی تۆمار بکەن تا سزاکانیان بۆ ڕەش بکرێتەوە. بەشێک لەو شۆفێرانی کە لە سلێمانی بوون و لە هەولێر بە هەڵا سزای هاتوچۆیان بۆ تۆمار کراوە داوی قەرەبوو دەکەنەوە بەڵام تاوکو ئێستا لایەنە پەیوەنددارەکانی هاتوچۆی هەولێر هیچ بڕیاریشان لەو بارەیەوە نەداوە هەر بۆیە نیگەرانی بەشێک لە شۆفێرانی پارێزگای سلێمانی لێکەوتوتەوە. ڕوابادین کورسات نیوس سلێمانی.